لە پێشوازیکردن لە جەژن دەکەین چۆن جەژن ببێتە دەرفەتێک بۆ گردن ئازایی بۆ لێخۆشبوون بۆ تونندڵکردنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان تونندڵکردنی پەیوەندی خزمەتی و هاوکات چاوپۆشین لەو هەڵانی کە کەسێک بەرامبەر ئێمەی کردووە ئەم جژنە بکەینە دەرفەتێک و گردن ئازایی ئەوان قبول بکەین یاخود ئەگەر بێت و دڵی کەسێکمان ئەزیێت داوە گردن ئازاییان لێ داوا بکەین و جژن چۆن ببێتە دەرفەتێک بۆ هاوکاریکردنی تەواوی تاکەکان ببێتە هۆکارێک بۆ هاوکاریکردنی هەژاران ئەم بابەتانە گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز عەباس خدر کە بەڕێزیان مامۆستایانی ڕاستەوخۆ لە ستودی بەیانی کورسات نیوز میوانە مامۆستا سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێرهاتی سپاس بۆ جەنابیشتان لێستەوە جەژنت پیرۆز بێ سپاس لە جەنابیشتان سپاس مامۆستا چۆن جژن بکەینە دەرفەتێک تاکو بتوانین هۆکارێک بێت بۆ قبولکردنی تاکەکان بەرامبەر بە یەکتری یاخود ئەگەر بێت و بە جۆرێک لە جۆرەکان دوو کەس دڵیان لە یەک ئێشاوە یاخود هەستیان بە ئەنجامدانی تاوانکاریە کردووە ئەم جەژنە بکەنە دەرفەتێک بۆ کاڵبوونەوەی تەواوی ئەو بابەتانە بەڵێ سەرتا بە ناوی خوای گەورە و میهرەبان سپاس و ستایش بۆ ذاتی پاکی پەروەردگار و درود و سڵاو لەسەر گیانی پاکی پێغەمبەر صلی الله عليه وسلم و لەسەر یار و یاوەران و شوێنکەوتوانی بێت و دەمەوێت لێرەوە بە بۆنەی هاتنەوەی جەژنی قوربانی پیرۆزەوە پیرۆزبایی لە مسلمانان بکەم بە تایبەتی مسلمانانی هەرێم و بە تایبەتی تر مسلمانانی ئەم شارە خۆشەویستە شاری سلێمانی گەورەترین جەژن لە ئیسلامە جەژنی قوربانە جەژنی ڕەمەزان جەژنی سەرکەوتنە بەسەرەوەی کەوا ئینسان ڕۆژەکانی گرتووە توانیوێتی ئەو مانگە بەر عیبادەت بەڕێ بکە بەڵام جەژنی قوربان گەورەترین جەژنە و لەم جەژنەشە پێویستە بەڕاستی بۆیە لەم جەژنەدا قوربانی دەکرێت ئینسان ئەگەر لانی کەمەکەی ئەگەر نەشی توانی قوربانیکردن دەبێت نەک هەر بە حەیوان و بە سەربڕنی ئاژەڵێ دەبێت قوربانیکردن بە ئینسان بە هەوا و ئارازوەکانی خۆی بە ئەو شتانەی کە لە ناخیا لەوە پێش وای کردووەکەوە کۆمەڵێ گرەی دروست کردووە وەکو کیبر وەکو ئەوەی کەوا حقێت وەکو ئەوانە دەبێت لە جەژنی قوربانە ئەم شانە کاڵ بکرێتەوە بۆیە پێشوازیکردنی جەژنی قوربان بەوە دەبێت کەوا وەکو حەدیسەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت ئەم دە ڕۆژەکەوە کاروکردەوەی چاکە تیادا لەم دە ڕۆژە فەرمی هیچ ڕۆژانێک نییە کەوا کاروکردەوەی تیا بکات مسلمان بەقەت ئەم دە ڕۆژە خێر بێت کە لە یەکی ذوالحەجەوە تاکو بەیانی کە جێژنە دەی ذوالحەجە جێژنی ڕەمەزانە ئەجە قوربانە ئێمڕۆکە نۆی مانگا کە تایبەتمەندی تری هەیە تایبەتیکی زۆر گەورەی هەیە لە ناو ئەو دە ڕۆژەی شات حتا تەنانەت پێغەمبەر صلی الله علیه و سلم بە تایبەتی بۆ ئەم ڕۆژەکەوە ئەمەنە گەورەیە فەرمی هیچ کەسێ لەو ڕۆژەدا بە ڕۆژوو بێت گوناهی ساڵی ڕابردوو و ساڵی داهاتوش ئەباد لەگەڵ خۆیان هیچ کەسێک تیادا بە ڕۆژوو بێت بۆی کاروکردەوە لەم دە ڕۆژەدا گەورەترین و چاکترین کاروکردەون حتا ئەرزیانکردەی پێغەمبەری خوا یعنی ئەوەنە گەورەیە تەنانەت لە جیهاد لە پێناوی خواشە گەورەترە چکە لەو کاتەدا گەورەترین شت بەوە بکە دیفاع لە مسلمانان بکرێ و مسلمان ئەوەی کە هەیە کب نەبێتەوە و لە ناونەچ فەرمووی مەگەر یەکێک بە ماڵ و سامانەوە بڕات بۆ جیهاد لە پێناوی خوایە و نەگەڕێتەوە ماڵ و سامانەکەشی لەوێ بڕات خۆیشی بڕات شەهید بێ مەگەر ئەو کەسە گەورەتر بێ ئەیژنا هیچ کەسێ بەقەدەرەوە گەورە نییە کاروکردەوەکانی بەقەدەر ئەوە کاروکردوی چاکنێکەوە لەم دە ڕۆژەدا کاروکردەوەی چاکە کاروکردەوەی ئەم دە ڕۆژێش ئەوەیەکەوە بێگومانێکی لەوانەکەەوە سەدەقە و یارمەتی و هاوکاری مسلمانانە یەکی لەوانە ڕۆژوگرتنێتیایە کەسانی کە ئازان بتوانە بە ڕۆژوو بن یەکێ لەوانە ئەوەیەکەوە سیلەی ڕحم و جێبەجێکردنی سیلەی ڕحمە یەکێ لەوانەوە دڵ ئاشکردنەوە و چاکردنەوەی دڵەکانە جا ئەگەر چی خۆی لەگەڵ خەڵکا هەیبێت چاچی کاتەوە چی جاری وایە خەڵکێک خۆی نیەتی بەڵام خەڵکێکە قسەی بیسراوە قسەی مەسموعە لای خەڵکی حورمەتی قسەی هەیە دەزانێت کەسانێکەوە بێکەوە دڵنیگەرانیەک هەیە عاجزیەک هەیە ئەم کەسانە ئاشکەنەوە لە پێش هەمووشیانەوە کە ڕنگدانەوەی هەبێت لەسەر بار و دۆخی کۆمەڵایەتی ئەم هەرێمە حیزبەکان بەڕاستی زۆر پێویستەکەوە یەکێتی و پارتیکەوە ئەوان دوو حیزبی گەورن حکومڕانی ئەم وڵاتەن ئەوان لە پێش هەموو شتێکاکەوە زەحیە بە خۆیان بن دەستی برایەتی درێژ بکەن ئەو بەستەڵەکوهینەی کە دروست بووە لە بینیانە وای کردووەکەوە ڕنگدانەوەی هەبێت لە ناو بۆ خواریشەوە و لەسەر ئیش و کار و چین توێژەکانیش هەتا لەسەر کەس و کار و کەسابەتیش ڕنگدانەوەی هەبێت ئەوان لە پێش هەموو کەسێکە ئەوان ئەوە چاک بکەن بۆی کەەوە ڕنگدانەوەی هەبێت لەسەر خۆشگوزەرانی و باشی گۆزەرانی خەڵکەکەیش و مسلمانانیش
بزان ئەم دەرفەتە بە هەل بزان چکە هەر کەسێ دەست پێشکەتی بکات لە ئاژبوونەوە لەگەڵ برا مسلمانەکەی ئەگەر کەم و کوڕێکی شیە بێ خی گەور چاپۆشی لەکە چکە دروست نییە هەتا حەدیسی پێغەمبەر هەیە سەڵسەڵ فەرمێت لە 3 ڕۆژ زیاتر هەر مسلمانێک دەنگ لە یەکتر دابڕێت کاتێک لە ڕۆژی پێنجشەمە و دووشەمایە کاروکردەوەکان بەرزبنەوە بەلای خی پەروەردگار کە سەیری کاروکردەوەکانەکە فەرمی وەریانەگرێ فەرمی ئەو فلان و فلان ڕاگرن وەکو چۆن تەجمیدی کە تەجمیدیکان لەبەروانە بەیەکەوە دەنگیان لێک دابڕێت تاکو ئاش دەبنەوە بۆیە تەنانەت کاروکردەوەکانیش بەرز نابنەوە ئەو کەسێکەوە لە شوێنێکا دڵعاجزیەکی هەبێت بە تایبەتی ئەگەر دڵعاجزی و دڵنیگەرانیەکە لەگەڵ کەسە نزیکەکانی خۆت بێکە ئەمە قەتعی سیلەی ڕحمە زۆر خەتەرە جاروایە برا لەگەڵ برایە لەگەڵ پورە لەگەڵ خوشکە لەگەڵ باوکە لەگەڵ دایکە کەمانە زۆر خەتەر نەمانشکە سیلەی ڕحمە باشە مامۆستا جاری وە هەیە سیر ئەکەیت دوو کەسی نزیکی یەکتری بە جۆرێک لە جۆرەکان کە لە بابەتێک دڵیان ێشاوە ئێستا لەبەر ئەوەی بڵێن دەنگماندا نەبڕیوە بە سارد و سڕی پەیوەندیەکانیان هەیە بە تەلەفۆنێک پیرۆزباییەکە ئەگەێنن یاخود ناچنە ماڵی یەکیان لە بۆنەیەکی زۆر تایبەتە ئەگەر سەردانی یەک بکەن ئەمە ناکرێ بڵێ بە جێگەیاندنی سیلەی ڕەحەم نییە وەکو خۆی فعلا خۆ ساردیا ئەوە هۆکارێکە بۆ لە دوورکەوتنەوە و پچڕانی سیلەی خزمایەتی خۆی کە ئەسڵی قوربانیکردن لە چیوە هاتەوە خاتی خی گەورە داوا لە حەزەتی ئیبراهیمەکە تاقە کوڕێکی هەیە تاقە کوڕێکی هەیە و لەم دووریە و خی گەورە ئەمری پێکاکەوە ئەم کوڕی وەکو تاقیکردنەوەیەک سەری ببڕێ لە پێناوی خۆیە ئامادەیە کوڕەکەی سەر ببڕێ بەڵام کا زانێم کوڕە ئەم پیاوە سەعدادیتیایە لەگەڵ ئەم دایکە ئیماندارەیە کە خاتوو هاجرەی خێزانێتی و ئەم کوڕ تاقانەی ئامادەیە هەردووچیان لەبەر ئەمری خوای ڕەتی ناکەنەوە خی گەورەش وحیە نێرە بووان کەوا لە جیاتیەوە ئاژەڵەگە نێرێت بووان کەوا ئاژەڵەکە لە زیادی سەر ببڕن و چکە خی پەروەردگار زوڵ لە بەندەکانی خۆی ناکات کاتێ زانی بەندەکانی ئەوەندە گوێڕایڵن ئەوە تا سەش دەبینین ئەو کار و کردوانی کەوان کردویانە ئێستا بۆ تا بەشێک لە جێبەجێکردنی مناسکەکانی حەج یعنی بۆ نمونە هاجرە لەبەر ئەوەندە فیداکار بووە بۆ ئەمری خوا بۆ جێبەجێکردنی ئەمری خوا ئەو سەفا مەروایی کاکرێەوە کاری هاجرە خاتوونەکەوا کردوێتی ئەم حوجارەکەەوە 3 جار ڕوتوسیتەوە سەری حوتەم کاچیت و ئیتر کۆتایی دەرچوونە ئەمە کارکردی تا ئێستاژە بێ مسلمانان گەنەیکەن حەجەکان نقصانە سەفا مەروانەکەن ئەمە دایکێکی ئیماندار لەبەرەوەیکەوە ئەمری خوای جێبەجێ کردو ڕازی بۆ بۆی کە لەگەڵ مناڵەکەیە لەبەرخوا لەو دەشتە چۆڵەیە کەوا جێبیاڵێت و خۆی و مناڵێک لەبەرخوا ئەمری کردووەکەەوە تاقیکردنەوەی ئەم مناڵ و دایکە لێو بن جا ئەمە تۆ کەوا هەست کاتێک تۆ لە پێناوی خۆیان چەندێک بۆ خوابووی خوش ئەوە نەبوو تۆیە چەندێک تۆ گوێڕایەڵ و چەندێک تۆ ئەوامری خوازیێ بەجێ بکەی خی گەورش ئەو نەبەدەمتەوە بووە کەسێکەوە لە پێناوی خۆیان حەز و ئارەزۆکانی خۆی ئەو بغز و حێقدوینەی کە لە دڵی خۆیان ئەیسڕێتەوە و لە پێناوی خۆیان با ئەگەر ئەو کەسە خەتای تۆش نەبێت جارێگۆ خەتای تۆ بێەوە هەر زەرورەکە ئینسان بچێت داوای لێبوردن بکات و بچێت بۆ ماڵی و چاو بۆی کەواگەرنی ئازاب بکات داوای گەر نازای لێ بکە خۆ ئەگەر خەتای تۆش نەبێت تۆ دەست پێشخەری بکەیت ئەوە زۆر گەورەیە کابراایەک لە پێغمبەر سەڵسەڵەم حەدیثێکی ژەڕ فەرمی لە زمانی بەنو ئیسرائیلەکان ئەڵێ کەسێک هەبوو ئەم پیاوە هیچ چاکێکی نەبوو هیچ چاکێکی نەبوو تەنها ئەوە بۆم پیاوە قەرزیا بە خەڵک پارەیە بە خەڵک بە قەرزوانە کاتێک کاچوو پیاوێکی کاسب بۆ دیارە ئەڵێ کاتێکە ئەم پیاوە بەس کە پارۆشتەکەی کاتی وەرگرتنەوەی هات کوڕم ڕۆڵە ئەم کاچن بۆ قەرز وەرگرتنەوە کابراچی چاوپۆشی لێ بکەن چاوپۆشی لێ بکەن هاوکە یارمەت ئەگەر نەی بۆی درێژکەنەوە مدەکە یان ئەگەر بۆی تەواو نەبوو زانیتان ناتوانێت و دەسەڵاتی دارایی نییە چەندی هەبوو لێ وەرگرتنەوە خۆی چاکێکمان ێ بەڵکو خوا بەهۆی و لێمان خۆش بێ پێغەمبەر فەرمی کابرا مرد وەفاتی کرد خی گەورە لە قیامەتە هێنایە پێشەوە و محاسبەکردنی وتی چ چاکەیەکت هەیە وتی وڵای خی گەورە هیچ چاکێک شک نابم تەنها من ئەوەندەم بەم لە ژیانی خۆما کرد بێتم کەەوە چاوپۆشیم هەبوو لە مسلمانان ئەوەندەم دەسەڵاتە بووە چاوپۆشیم کرد خی گەورە فەرمووی ئەوە منش دەبە خاتی و چاوپۆشیم لە تۆ کرد تومە لەبەرەوەی حتا پێغەمبەر سەڵسەڵەم لە حەدیثێکا فەرمیێ خی گەورە جەستەی ئەو کەسانەی حرام کردووە لە ئاگر لە دۆزەخ ئەو کەسانەی کەوا چاوپۆشیان هەیە جا چاوپۆشی لە کڕین و فرۆشتن بێ چاوپۆشی ئاسانکاری چاوپۆشیکردن و لێبوردەی بێ لە کاتێکەوە ئەم کەسە تۆ جاروات لە بینی دوو کەساکەن بە قەزاوەت ئەکەن بە حەکەم لە بین دوو کەسا بۆ ئەوە بێت بۆ کڕین بێ بۆ فرۆشتن بێ بەرامبەر خەڵکانێک بێکەوا لەگەڵ توە کێشە و بەریەکەوتنێکی هەیە ئەفەرمی ئەو کەسە لێبوردە و سەمحانە
خی گەورە جستیانی حرامەکە لە ئاگر لە دۆزەخ یعنی لەوە مژدە گەورەتر چی بە تایبەتی کە پێغەمبەر صلی بەش فەرمیێ هیچ کار و کردەوەیەک بەقەدەر ئەوە گەورە نییە کە ئینسان لەم دە ڕۆژەدا کار و کردەوەی چاکە بکات یەکێ لەو کارکردوانە ئەوەی کە جنابە دێڵی کە بەیانی جەژنی قوربانە دەهەم ڕۆژ و آخر فرسەتە زایدەن قوربانیکردنەکەەوە ئەتوانێت ڕێگەشەوە دەستگیرۆی مسلمانان بکە هاوکاری باشە مامۆستا دیارە جژنەکانە میشە دەکرێت بڵێ دەرفەتێک بۆ هاوکاریکردنی هەژاران بە تایبەتی لە جژنی قوربانە کە قوربانی دەکرێت لە ڕێگەی ئەم قوربانیکردنەوە دەستگیرۆی هەژاران دەکرێت ئەم جژنە جیاوازتر لە جژنەکانی تر کە مامۆستایانی ئاینی جەخ دەسەر بابەتێک دەکەنەوە قوربانیکردنە بە هۆکاری ئەوەی کە تای خوێنبەربوون هەیە تا چەندە ئەو مسلمانانی پێویستە قوربانی دەکەن ئەو گۆشتەی کە دەیکڕن یا لەسەر یاخۆ ئەو ئاژەڵی دەیکڕن یا لەسەر پرخانەکان سەری ببڕن لە بروی گۆشتەکە دەندروست بێ یانیش ئەگەر زانیان گۆشتەکە ئاژەڵەکە بە جۆرێک لە جۆرەکان نەخۆشە ئەو ئاژەڵە نەکرێتە قوربانی پێیانی بەڕێستان بۆ کەسانە چیە بۆ مسلمانانە چیە کە قوربانی دەکەن لەم جژنەدا و دەستگیرۆی هەژاران دەکەن بەڵێ سەرتا دەمەوە بڵم ئاینی پیرۆزی ئیسلام ینی بۆ کە لە هیچ شتێکا پێویست بۆ نیەکەوە بگەڕێ بۆ حەلێکی تر لە غەیری ئیسلام کاتێک کە هاتۆ باسی قوربانی ژەکات بۆیە ئیمامی ئەبوبەکر فەرمیێ ڕەزا و ڕەحمەتی خوای فەرمیێ وەڵاهی منەگە دەستە ڕەشمەی وشتەکەم لێوم بێ گەڕێم لە قورئانە بۆی بیدۆزمەوە یخۆ دیارە دەستە قورئان باسی دەستە ڕەشمەی وشتەکەی حەزەتی وبەکر ناکە مەبەستی وەیە حەلێکی بۆ داناوم کەوا پێویستم بۆ نەبێ بچم بگەڕێمە بڵم کاکادێ حەلێکم بۆ بدۆزنەوە وڵای دەستم ڕەشمەی وشتەکەم لێون بووە ئاینی پیرۆزی ئیسلام کۆمەڵی ڕێکاری داناوە کۆمەڵی خاڵبەندی داناوە بۆ ئەوەی کە قوربانی کە ئەو مسلمانێک کا قوربانەکەی هەم خێرێکی خێر و سەوابێکی باشی دەستکەوێت هەم مسلمانانیش سوودی لێ ببینن هەم خاوەنەکەی هەم بەرامبەرەکەش یەکی لەو مەرجانەی کە بۆ قوربانیە قوربانی ئاژەڵی نەخۆش بە قوربانی نابێ دروست نییە ئەو خۆشببختانەوەی کێ لە خاڵس باشەکان کە ئاژەڵی نەخۆش بۆ قوربانی دروست نییە بێ هەر کەسێک کە زانی ئاژەڵەکە نەخۆشە یان ئەو کەسێک کە دەیفرۆشێت بزانێ ئاژەڵەکەی نەخۆشە ئەو پارەی کە وەریەگرێت با بە حسابی خۆی کەسابەتێکی حەڵاڵەکات بەڵام کە زانی نەخۆشە ئەم ئاژەڵە فرۆشتنی ئەگەر نەک بۆ قوربانی بێ بەغیری قوربانیش بێ بە کەسی فرۆشتێت چاوپەسی لێ بکە حرامە بە تایبەتی بۆ قوربانی قوربانەکەی کابرا ئەگەر نەزانێ بیکات دروستە ئەگەر نەزانێت هەستی پێ نەکا بەڵام قوربانەکەی خۆباڵی ئەو قوربانی کە دروست نەبووە و ئەم کردوێتی و نەخۆش بووە ئەشێتە ملیۆ کەسەی پێ پێی فرۆشتووە بۆیە دەبێت زۆر وریا بە لەو کەسەی کەەوە ئاژەڵەکەش دەفرۆشتێ چاوەز لە خەڵک نەکە ئاگادار بێ پارەکەی هۆباڵی قوربانەکە نەچێت ئەسوێ و جابۆیە کە یەکی لە خاڵەکانەوە ئاژەڵی قوربانی دەبێت تەمەنی دیاری کراوە و دەبێت هەتا تەنانەت دروست نیە ئاژەڵێکی ئەگەر ئاژەڵی وایە هەم بەو حادیسەیەکەوە سارەوە بەهۆی ئەلغام و بەچی لەوانێت دەستێکی لە دەستدا بێ ملانەیە چاوێکی کوێر بوو بێت تەنانەت ئەوانش دروست نییە ئەبێ حیوانێکی تەواو بێعیب بێ ئەنجا بۆ قوربانی دروستە و تەمەنەکەشی دیاری کراوە وەکەوەی کەوا بۆ مەڕ و بزن ساڵی تەواو کرد بێ پێ نابێتە ساڵی دووەمەوە بۆ حیوانی گەورەش وەکو ڕەشە وڵاخەوە دەبێت دو ساڵی تەواو کرد بێ پێ نابێتە ساڵی سیهەمەوە بۆ وشتریش کە لە وڵاتێمە کەمتر ئەوە دەبێت پێ نابێتە ساڵی پێنجەمەوە پێ ساڵی تەواو کرد بێ وشتر وەیە خۆشببختانەمە بەڵام بۆ مەسەلەی قوربانیکردنەوەی کە جەنابەت ئێمەیەکە بەشدار بووم لە بلیژنەی ئەمنیەکەی کەوا باسی ئەوە کرا سپاس بۆخوا ئەوەی کە مای دڵخۆشی تا ئێستا لە سنووری شاری سلێمانیە هەڵەبجە سلێمانیە ئەو پەتای خوێنبەربوونا تۆمار نەکراوە و حاڵت نەخۆشیە ئەمە مای دڵخۆشیە مەیەک دوو هەمیان ئێمە وەکو لە مینبەرەکانیشەوە بۆ مامۆستایانیشمان تەعمیم کردووە کەوا مامۆستایانی ئاینیش ئاگاداری مسلمانان بکەنەوە ئێمە ناڵێن نەیکەن قوربانی چکە قوربانی بەڵام بە ئاگایی قوربانی لەبەرەوەی عیبادەتێکی تایبەتەوە لە ساڵێکە ئەم چوار ڕۆژە شمولەکات و عیبادێکی زۆر گەورەشە پیاغمبەر صلی الله علیه و باسی کا فەرمیێ بەقەدەر تاڵەمووی حیوانەکە خوێر بۆ نووسێ بۆ خاوەنەکەی بۆیە دروستیش نییە لە جیاتی کابرا بڵێ وەڵام نەچم حیوانی خۆمان وەسای 15 کیلۆیم نەچم 20 کیلۆ گۆژە کڕمۆی بەشمەوە ئیلا حیوانەکەیە ئەبێ حیوانەکە بێ بەڵام ئەوەی کە ڕێنمونیە بۆ مسلمانان خۆیان بپارێزن وەکو زیادە خۆپارێزی بۆی کەوات بە دوور بن لەم نەخۆشیە و خۆیان و کەسەکانی بەرامبەریشیان و مسلمانانیش لەو گوێر سەرجادە و پیس و پەڵۆخی کە ساڵان نەکرا خۆیان بپارێزن ئەگەر بۆیان بکرێت لە قسابخانەکە ئەوان وتیان ئێمە توانامان هەیە تا 2000 سەر حیوان سەر ڕۆژانە سەر ببڕین ئەمە خاڵ ئەگەر نشتوانێت هی وایە ناتوانێت بگاتە ئەوێ و بێنێتەوە بۆ قەرەگۆل و بۆ ئەو قسابخانە گەورەیە ئەو بکات دەبێت بە وریایەوە لە شوێنێکی پاک و خاوێن لە ماڵە لە شوێنێکی پاک و خاوێن مەسەلەن کاشێ پاکە و دەستچێش دەست بکەن
ئەوەی کە سەری بڕ دەستیشی لە دەستابێ ئەوەی کە حیوانەکە وردەکات و هینەکە دەستیشی لە دەستابێت واگەر بشکرێ مسلمانان لەم جێژنەدا گۆشتەکە یەکسەر گۆشتەکە نەڵێ وڵا گۆشتی فرێش پرسی یەکسەر لێنێت و یەکسینکە ئەگەر بکرێت گۆشتەکە بە شەو ڕۆژێک یان چەند سعاتێک لانی کە پێش سعاتێک لە سەلاجایە بێ ئەم لە ناو بەڕادا بێ ئەمە شۆکارێکە بۆی کە ئینشاءڵڵا بۆ پارێزگاری مسلمانان لە ئەو نەخۆشیە دەستخۆش سپاس بۆ ڕوونکردنەوەکانت زۆر سپاس بۆ مامۆستا باسختر مامۆستای ئاینی کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆ بەیانی کورسانی گوێزەوە لەگەڵ مامون دووبارە سپاس بۆ بەڕێستان